ئاڵایە درا و لێک هەڵوەشاوەکەی سەر باڵەخانەی بازاری نیشتیمان لە سنتەری پارێزگای هەولێر ڕێک دوای سێ ڕۆژ لە بڵاوکراوەیەکی پایتەخت میدیا ئاڵایەکە گۆڕدرا. سلااوان لێبێت ئەحمەد هەرکیم. سێ ڕۆژ لەمەوبەر تیمێکی پایتەخت میدیا لە کاتی ڕووماڵێکی مەدانی لە سنتەری پارێزگای هەولێر و لە بەردەم قەڵای هەولێر کە خەریک و سەرقالی ڕووماڵێکی میدیایی بوون چاویان دەکەوێت بە ئاڵایەکی گەورەی کوردستان کە لەسەر باڵەخانەی بازاری نیشتیمان بەرز کراوەتەوە. دیارە ئەو ئالایە بەهۆی خێرایی با و بەهۆی باوبارانەوە لێک هەڵوەشەوە یەخود دراوە. ئیتر هاوکارانم دیمانەکان پیشانەدەن و لە پایتەخت میدیا بڵاوی دەکەنەوە. هەر ئەمە وای کرد دوێنێ چەند کەسێک هەڵبستن بە گۆڕینی ئاڵای پیرۆزی کوردستان لەسەر باڵەخانەی بازاری نیشتیمان. ئەمیش بەو پێی کە شوێنی بازاری نیشتیمان و شوێنی بەرزکردنەوەی ئاڵاکە ڕێک دەکەوێتە بەرامبەر قەڵای هەولێر کە ڕۆژانە بە سەدان و هەزاران گەشتیار سەردانی نێو سنتەری شاری هەولێر و باخی شار و قەڵای هەولێر دەکەن. ئەمە شوای کردبوو کە دیمەنێکی ناشرین و ناشارستانی پیشان بەو خەڵکە بدرێت کەوا سەردانی ئەم شوێنە دەکەن. هەر بوویە دوێنێ ئاڵایەکی گەورەی پیرۆزی کوردستان لەسەر باڵەخانەی بازاری نیشتیمان بەرزکرایەوە. ئەو ئاڵایی کە ڕووباری خوێنی بۆ ڕژێنراوە تاوەکو بە شەکاوەی و بە جوانی بمێنێتەوە. ئێستا ئەو ئاڵایە بە 4 ڕەنگە جوانەکەیەوە لەسەر باڵەخانەی بازاری نیشتیمان دەشەکێتەوە.